هێزەکانی ئاسایش وەستاندیان دوای ئەوەی داوای ناسیانەوە هەر داوای ناسنامەیان کرد دوای ئەوەی داوای ناسنامەیان کرد پێیان وت لابدە لەم کاتا بەهۆی بۆ کسوەشانی ئاسایشێکەوە یاخود ویستی بۆ کەس بۆشێن یاخود ویستیان جەنجاڵی دروستکەن میلی تفەنگاتەوە دۆخێ دروست بوو گرژی دروست بوو ژمارەیەکی زۆری ئاسایش میلی تفەنگیان هێناوە لە دەوری سارەکەی کاکسۆران چەند ئاسایشێکیش ڕێگەیان بە من نەدا دابەزین بەرحاڵ ئێمە زەبتی نەفسی خۆمامان کرد بۆی بابەتەکە لەوێ گەورە نەبێت چکە لەوێ هەر حەدەسێکی ناخۆش ڕوو بدایە ڕەنگە شوێنی تری کوردستانی بگرتایەتەوە و بەڕاستی ئێمە نامانێت هیچ هۆکارێکی ناخۆش ڕوو بدا لە کوردستانە چجای ئەوەی ئێمە هۆکار بین بۆ ڕوودانیان حاڵەتێکی نەخوازرا و زیاتر لە ماوەی سەعات و نیوەک ڕاگیراین من ینی بەو پەڕی نەرمی بەو پەڕی دیالۆگ بەو پەڕی ئەوەی کە تاکیدم کردەوە بابەتەکە گەورە نەبێت لێرە لە یەکتر تێبگەین ئەگەر قەرارە بگەڕێنەوە بۆ سلێمانی ئەگەڕێنەوە ئەگەر قەرارە بچین بۆ هەولێر ئەچین بۆ هەولێر بەڵام دیار بۆ ئەوان شاوڕێ ئەوەکەن لەسەری خۆیانەوە ئەمریان پێ بکرێت ینی من 9 ساعات و نیوە هەوڵمدا زۆر بە نەرمی ینی بەڵام لە نەتیجا هیچ سوودی نەبوو ئەخیر جار بەرپرسی بازگەکان هات بە منی وت هەردووکتان مستەلاحی هەردووکتانی بەکارهێنا ئەبێت بگەڕێنەوە بۆ سلێمانی ئەمە بابەتێکی خراپە ئەمە سەرەتایەکی خراپە لای ئێمە و پێمان وایە ئەمە هەنگاوە نێ بۆ خاڵی تر ناکرێت پارتی هەرکەی بەدڵ نەبێت داخڵی هەولێر بێ هەرکەی بەدڵ بێ داخڵ نەبێ ئەمە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە ئەمڕۆ ئێمەین سبەینە ئێمە پەرلەمانتار نین پۆستمان نییە 2 کەسی ترە سبەی 4 کەسی تر وەزیرە یعنی بەڕاستی ئەم جۆرە هەڵس و کەوتانە نە لەگەڵ ڕۆحی دانووسانە ئاگونجێ نە لەگەڵ ڕۆحی چارەسەرکردنی ئەم دۆخەی کوردستانە ئاگونجێ بۆ پێی کاکسۆران لەناو زۆر لە وردەکاریەکانە بووە خۆی وردەکاری و تەفاسیلی زیاتری نەکان من تەنیا چوارچێوە گشتەکەم بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا دەمەوێت سوپاسی هەموو بەڕێزانە بکەم کە لە ئاستی حیزبی و حکومی لە پەرلەمانتاران هەر لە شێوە لە سەرەتای ڕووداوەکە لەگەڵمان بوون و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵا بوون بۆی ئەوەی کە ڕوویداوە لە بازگەی فردێ لەوە زیاتر تەشەنە نەکا سەرەتای ڕووداوەکە ئەسمان پێکرد کە بەرنامە بۆ داڕێژراوە و بڕیارێکی پێشوەختە چکە بەگەشتنی ئێمە بۆ پێش بازگەکە بازگەیەکی بچووکتر هەیە لەوێ ئیعازدرا دیار بوو کە پێیان وتنەوە فڵان و فڵان هاتن بەگەشتنی ئێمە 3 ئۆتۆمبیل لە پێشمانەوە بوو شڵەژان دروست بوو و چەکدارێکی زۆر خۆی بەست و ئەو ناوەیان کۆنتترۆل کرد کاتێک کە من گەیشتم سڵاوم لێکردن بەبێ قسەوتیان فەرموو لابدەرە ئەو لایەوە وتم من ناناسم وتیان نەخێر وتم من فڵان کەسم وتیان نادناسی وتم کێ بەرپرسانە برادرێک هات نەجمەیەک بەشانیەوە بوو وتم من فڵان کەسم فەرموون چی هەیە وتی ئێوە نابێ بڕۆن فەرموو بچناویەوە وتم لە پێش منەوە سیارەی جۆرا و جۆرە ڕۆیانیتی سیارەی ئەندامی پەرلەمان دەڵێ نابێ بڕوا دەی پشکنین هەندێک حاڵەتی تایبەت هەیە هێستان بڵاو کردوتەوە لەو گەورەتر هات کە 3 نەجمە بەسەرشانیەوە بوو زۆر بەڕێزەوە وتم من ناناسن وتی نەخێر وتمەوە ناسنامەکەم ناسنامەکەی سیر نەکرد وتی کاک سۆران بۆتان نییە داخلی هەولێر بن و قسەی ناوێت و دەم درێژی زیاتریش مەکە وتم ڕێزت لێگرم لەبەرەوەی تۆ بۆ ئاسایشی ئەم وڵاتە پارێزگاری لە وڵاتە لێرە دانراوی ئەوە ڕێزی کەسێک نییە کە پلەی سەربازی لە سەرشانی بێ ئاسایشی نیشتیمان لە ئەستۆی بێ لەم کاتا بەداخەوە یەکێک لە چەکدارەکان دەستی هێنایە ژوورەوە بۆکسێکی وەشاند و منیش ڕەدی بۆکسەکەم کردەوە هەڵبەتە دەرم کردە دەرەوە دەستی و چی کردبوو بەرامبەری کردمەوە بەداخەوە 20 چەکدار لەوێ چەکەکانیان ڕاکێشا و ڕویان کردە سیارەی من و ماڵ و منداڵم و کاکالی بەبێ هیچ اعتیبارێک بۆەوەی کە ئێمە منداڵمان لەگەڵە منداڵی 3 ساڵمان لەگەڵ ساڵ و نیومان لەگەڵە خێزانمان لەگەڵمان بوو سیارەکەم کۆنتترۆل کرد جامەکانم داخست دەرگاکانم داخست ئەمجا بە لەقە و بە بۆکز و بە شەق کەوتنە شکاندنی دەرگا و جامەکان سەرجەمی ئەم ڕووداوە کە لە 8 و چارەک تا کاتژمێر دەیخایاند من لە نێو ئۆتۆمبیلەکەم نەهاتوومەتە خوارەوە هێندە زەفتی نەفسی خۆمان کردووە پاسەوانەکەم
بەجلی ڕسمیەوە بە چەکەوە لە تەنیشتم بووە جوڵەی نەکردووە چکە وتمە قبول ناکەم بەڵام بازگەیەک کە چەندین بەرپرسی سەربازی تیا بوو و لە پێشچاوی ئیهانەی ئێمە کرا چەک ڕاکێشرا قسەی بەرزوو نزم کرا وتیشیان ئێمە فەرمانی سەروی خۆمان جێبەجێ دەکەین هەرچەندە کۆمەڵێک ئاسایشی زۆر بەڕێز پلەداریشیان تیا بوو هاتن وتیان زۆر داوای لێبوردنەکەین ئەوەی کرا هەڵەی ئێمە بوو بەڵام دەسەڵاتمان نیە ئێمە ئەمر جێبەجێ دەکەین دوو کامێرە هی بازگەکە تەسویری ئەم هەموو ڕووداواکە سەحبی سەوتی شەکە کامێرەکان سەوتی تێدایە سوورەی تێدایە دیقەی بەرزە ومێ دەکەم ئەو وێنانەی کە لەوێ تۆمار بووە ئەو هەموو چەکەی ئاوا ڕادەکێشی و ڕوو دەکاتە ئێمە دەمانچیان ڕوو کردوتە سەرسەری من ڕووی مناڵەکانم هیوادارم ئاسایش خۆی لا نەدا لەم ڕاستیانە وێنەکانی لایە بڵاوی کاتەوە چونکە ئێمەش بەڵگەی ئەوەمان لایە کە چ تەسەڕوفێکی ناشیرین کراوە لەو بازگەیە بۆ بڵاوی شێکەینەوە دوای هەموو ئەمە هەردوو لا بەرپرسانی هەردوو لا لە بزوتنەوەی گۆڕان لە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە وەزیری ناوخۆ بەرپرسی ئاسایش لە گفتوگوا بوون بەڵام دوجار نەتیجەکەی ئەوە بوو کە ئەمە فەرمانی سەروی خۆیانە و جێبەجێیان کرد لەسەر ئێمە ئەمە پوختەی ڕووداوەکە بوو و زۆر بەداخەوە بۆ بەرپرسی بازگەی پردێ کە بە ئێماڵێ هەولێر پیسە بۆ ئێوە بگەڕێنەوە مەچنە ناوی بەرپرسی بازگەی پردێ بە تۆمارکراوی لامە کە دەڵێ لەبەرەوەی هەولێر پیسەیەوە مەچن ئەبێ بگەڕێنەوە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە پیس نییە جێشانازی هەموو کوردێکی هەر چوار پارچەکەیە پەرلەمانی کوردستانی لێیە حکوومەتی لێیە قونسڵخانەکانی لێیە مولکی کەس نییە دای بخا بەسەر سەرۆکی پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەندامانی پەرلەمان ئەوەی بەرامبەر من و برای بەڕێزم کاک عەلی حەمە ساڵح کراوە لە بازگەی پردێ پێشتر بەرامبەر سەرۆکی پەرلەمان و سەرەتای پەکخستنی پەرلەمانی کوردستان لەو بازگەوە دەستی پێکرد ئێمە ئومێدمانە کرد لەم قۆناغە کە قۆناغی هێوربوونەوەی دۆخی تەنگژەی سیاسیە قۆناغی دانوستانە ڕازگۆ بن لەگەڵ پەیامی بەڕێز کاک مەسعود کە بانگەشەی کردووە دۆخی هەرێم ئاسایی بێتەوە چاکسازی بکرێ گۆڕانکاری لە پۆستەکەی خۆی و حکوومەت بکرێ ئەمە چاوەڕوان نەکراو بوو بۆ ئێمە لەم دۆخا بەرامبەر ئێمە بە خانەوادەکانمانەوە بکرێ لە کاتێکا ئێمە ئەمڕۆ کاتژمێر وادەمان هەبوو سەردانی قونسڵخانەی فەڕەنسا بکەین بۆ وادەیەکی فەرمی چوو بووین بۆ مۆڵەتێکی بۆ کاتێکی دیاریکراو چوو بووین بۆیە بەداخەوە دەیڵێم ئەم نەریتەی لەو بازگەیە ڕوویدا پێشتر بەرامبەر بە بەرپرسانی حزبی و حکومی لە جێگری سەرۆکی هەرێم ڕوویداوە بەرامبەر بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕوویداوە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان ڕوویداوە لە ساڵی 2017 لە سەرەتایەکی کە جێی ئومێدی هەمومانە بەرامبەر بە دوو ئەندامی تری پەرلەمان ڕوودەدا من تا کاتژمێر و نیوە تێنەپەڕی لە ڕووداوەکە تەسەور مەکرد تەسەڕوفی شەخصی بێ و حەل ببێ بەڵام کاتێک کە دوا بڕیاریانەوە بوو ئێمە بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی دەرکەوت ئەمە بڕیاری فەرمیانە و ئەم بڕیارەش حیزبیە هەتاکو هەرێمی کوردستان هێزە ئەمنیەکانی لە بندەستی حیزب بن ئەو کارەساتانە بەردەوامە بێ و درێژەی دەبێ و دۆخی هەرێمی کوردستان ئاڵۆستر دەکا ئەوانەی کە لەوێ دانراون بۆ پارێزگاری سەر و ماڵی هەمومان دانراون وەکو یەک نەک بۆ ڕێگری لە نوێنەری خەڵکی کوردستان ئەمە مەسجێکی مەترسیدارە ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە درێژەی هەیە دەبێ هەموو لایەنەکان تێبگەن کە کاتێک هێزێک چەکداری بەدەستە بازگەی پێدەگرێ بۆ ئەوەی ڕێ لە تۆ بگرێ هاتوو چۆ بکەی پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤە کە سەرەتاییترین مافی ژیان ئەوەیە هەر ئینسانێک لە چوارچێوەی وڵاتەکەی خۆی لە کوێی ویست بۆ کوێی ویست بڕوە ڕێگری لە ئەندامی پەرلەمان بۆ ئەوەی نەچێتە پایتەختی هەرێمی کوردستان کە شوێنی کاری و ماڵەکەی لەوەیە مەسجێکی تری مەترسیدارەکە لەم سەرەتایە درابە هەموو کوردستان و ناو ناوبانگی هەرێمی کوردستانی ناشیرینتر کرد و ئەوەی کە بەرامبەر ئێمە کرا ئەگەر زەبتی نەفسی خۆمانمان نەکردایە بەڕاستی 20 کەس چەک لە ئێمە ڕابکێشێ و ڕووی بکاتە سەرمان کارەساتی ترە قەوما بۆیە من ئومێد دەکەم هەرچی لەوەیە ئیجراعاتی لەگەڵ بکرێ
و ئەوەشی کە بڕیاردەری ئەو بڕیارەیە ئەگە کۆی حیزب نییە قبولی نەکەن دۆخی هەرێمی کوردستان بە ئێمە تێک بدەن بە ڕێگری لە ئێمە تەنگژە دروستکەن بە ئێمە چکە ئێمە هۆکاری تەنگژەنین ئێمە هۆکاری ئارامین و ئێمە وانین کە نوێنەرانی خەڵکین و دیفاع لە ماف و ئازادیەکانی خەڵکەکەین بەداخەوە لە ئێستەیە ماف و ئازادیەکانی خۆمان پێشێل کرا و ڕێی لەگیرا بۆیە سوپاسی ئامادەبوونتانەکەین و کاک دکتۆر شێرکۆش وەک نووسینگەی سلێمانی بە ناوی پەرلەمانتارانەوە قسەیەکیە. بە ناوی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانەوە لە جاتی هەموو هاوڕێکانم لە فراکسیۆنە جیاوازەکان ئیدانەیەکەین و ئەوە کارێکی زۆر خراپە و پێچەوانەی یاسایە و پێچەوانەی ئەو زەرفەیە کە ئێستاکە لە هەرێمی کوردستانە هەیە کە دیالۆگ هەیە کە لایەنە سیاسەکان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان خۆی بەوە ئەزانێت کە ئەو مبادرەی کردووە و ئەوێت ئەم مبادرەیە بخاتە بواری جێبەجێکردنەوە خزمەت بەو دۆخە ناکە خزمەت بە پێکەوە ژیان ناکە خزمەت بە پرۆسەی دوای داعش ناکا کە زۆر باسەکرێ کە پرۆسەی دوای داعش شارەنووسازاوە دەبێ هەموو هێز و لایەنەکان بەیەکەوە بن و ئەمە حەڵقەیەکی ترە لەو حەڵقانەی کە دەرهەق بە دامەزراوە شەرعیەکان لە هەرێمی کوردستان ئاکرێ بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانەکە بە پێی هەموو بڕیار و یاساکار پێکراوەکان لە هەرێمی کوردستانە و ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە هەتا هێز و پارە لە لای حیزبە سیاسیەکان بێ هەرێمی کوردستان نە هەنگاو بەرەو دیموکراسیە نیە نە هەنگاو بەرەو هەرێمێک ئەنیە کە هەمومان بەیەکەوە لە هەموو جوگرافیەکەیە بتوانین هەڵس و کەوتکەین. هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە هی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە هیچ حیزب وڵایەنێکی سیاسی دیاریکراو نییە پێویستە وەک پایتەختێکی بێلایەن ئەو هێزانەی کە لەوێ هەژمونیان هەیە مامەڵی لەگەڵا بکەن و دیسانە مەسەلمێنەری ئەو ڕاستیەیە کە پرۆسەی ئاساییکردنەوەی حەقیقی لەوێوە دەست پێەکە کە هەولێر لەو هەژمونە سەربازیە ڕزگار بکرێ و بکرێ بە هەولێرێکی بێلایەن بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان. جارێکی تر ئیدانەیەکەین و بە هیچ جۆرێک ناکرێت هەرێمێک کە ئیدعای بەرەو سەربەخۆیی و موسەساتی و دیموکراسیەکە لەلایەن هێزێکی با بڵین ڕێگە پێدراوە کە بازگەیەکە پارێزیە ئەم ڕەفتارە دەرهەق بە پەرلەمانتاران کاوەکو پێشووتریش بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان و زۆر کەسایەتی سیاسی و فەرمیتری هەرێمی کوردستان کراوە. جارێکی تر ئێمە مەحکومیەکەین و پێویستە دووبارە نەبێتەوە. دەنگوەیەک بڵاو کرایەوە کە گوایە بەڕستان شوێتان کردووە لەسەر زمانی کاک عەلی شاید وشێکی وامان بینی بەڕاستی لە پێشەکانە کە جەنابتان دەمەستان ڕاکێشاوە ینی ئەو بارگریژی جەنابتان باستان کرد لە دەستپێشەکەی جەنابتان بوو تاسو نەمەڕاستی جواب من جوابمەوە بەداخەوە بەشێکی زۆری ئەعلامەکانی پارتی قەزیەکەیان لە هەموو لەوە بچوو کردەوە کە کێ میلی تفەنگێنە تۆ جارێک کاکسۆران ئەگەر میلی دەبانچەشیە نابێت تەسەورەکەن کەسە بێت لە خۆشیە میلی دەبانچە بێن تۆ لە بازگا ئەمەی خوارەوە بوو من دابەزوم چوومە لای مەسوولی ئاسایش و سەیتەرەکانم کاکە بۆ میلی تفەنگێنەوە بۆ میلی تفەنگێنەوە لە پەرلەمانتاران ئەمە نەقلی قسەی ئەوانە نەکەوت چکە من لە ناو ساری کاکسۆرانە نەبوو نەقلی قسەی ئەوانە وتیان کاکسۆران دەست پێشخەری کردووە میلی تفەنگی هێناوەتەوە دواتر کاکسۆران خۆی بە هەموو شێوەیە ئەمەی ڕەت کردەوە کە ئەو میلی تفەنگێنە واتە ئەمە نەقلی قسەی ئەوانە نەکەوەی حەدسکە چکە من لە سارەیە ترە بووم ئەم بارگژێ لە سارەی پێشمەوە بووە بەڵام ئەگەر کاکسۆران میلی دەمانچەی هێناوەتەوە کامیرەیەکی زۆر باش هەیە ڕێک لە بەردەمیەتی کامیرەکە هەم سەوت سەحبەکە هەم کوالێتیشی زۆر باشە ئەو کامیرە توان ڤیدۆکەی هەر بدەنە قەناتەکان هەمووی کە کاکسۆران دەست پێشخەری کردووە ئەوان کەسی چی نەکردووە بۆ خۆی وەساو ئەم میلی دەمانچەی لە هێناونەتەوە ئەوان شەو جار ڕێگریان لێ کردووە ئەمە ئەوە گریمان ئەگەر کاکسۆران ئەوەی کردووە کە ئەوە خۆیەتی و کامیرەکانیش هەیە من لە گوڵ کاڵترم پێ نەوتون حیوارم لەگەڵا کردوون وتومەم کێشەبا لێرە کۆتایی پێ مەسوولەکەتان کێیە مەکتەب سیاسی کێیە قسەی لەگەڵاکە هیچ کام لەمە نەی خوارد و ئەوانە ئەمریان پێکرەوە لە ئاخیراڵە هەردووتانە بێ بگەڕێنەوە واتە هیوادارم کێشەکە نەبرێ بۆ شوێنێکتر بەلاڕێیەکترا نەبرێ وە پەیامم بۆ پارتی دیموکرات ئەوەیە وە بۆ خەڵکی کوردستان شاهید بن ئەگەر لەسەر ئەم جۆرە حاڵەتانە خوا نەخواسە حاڵەتێکی نەخوازراوی وەک شەڕی ناوخۆ ڕوویدا پارتی مەسئولە ئێمە سەبتی نەفسی خۆمانەکەین بەڵام ئایا دوای ئێمە کەسێکی عەسکەریە چییە ڕێیان لێگرد و کاردانەوە ڕوویدا و لەوێ خوێنیەکی ڕژاو لە شوێنێتر بارەگای سوتا و خوانەخوازانی شەڕی ناوخۆ لە چیوە هەڵگیرسا
شاهید بن بۆ تاریخ کارەساتێکی وا ڕووبدا بەوەی ئەم پردەوە پارت دیموکراتی هەر سەبارەت بە پێش پرسیارەکە هەر سەبارەت بەوە ئێمە پاسەوانمان هەیە پاسەوانەکانمان چەکیان پێیە پەرلەمانتار بە پێی یاسا مافی پاسەوانی بە چەک و بە چەکی ئاگرین پێیە بۆ ئەوی بەرگریمان لێ بکە و بەرگری لە خۆمان بکەین بەڕەوایە زانین هەر کەس بیەوێت تعدامان لێکە تعدای لێ قبول ناکەین کەسێک کە بە بەرگی ئاسایشەوە چەک بخاتە سەر ئێمە و پەلامارمان بدا بۆمان هەیە دیفاع لە خۆمان کەین بەڵام مەسئولانە مامەڵەمان کرە گینا خوێنە ڕژە لەماوەی ڕابردوودا ئێوە دەتوانانی زۆر ئاسایی بڕۆنە هەولێر بۆ لە کاتێکدا کە ئێستا دۆخەکە تا ڕادەی هێور بەتەوەی کە دانیسیاسەکان لەگەڵێکدا ئەوە دەبێت برادرانی پارتی دیموکرات وەڵامیەوە بنەوە بۆ لەم کاتە ئەوەیان کرد دیارە خەڵکێگەی ئارامی هەرێمی پێخۆش نییە و دەیەوێ و پرۆسە تێک بدا هیچ نازانین پەیوەندی بە چیەوە هەیە ئێمە کاکە ئەحسان کاکە ئەحسان ئێمە نازانین پەیوەندی بە چیەوە هەیە بەڵام ئەزانین کە من و کاک عەلی حەمە ساڵح لە پەرلەمانی کوردستان لەگەڵ هاوڕێکانمان کارمان کردووە لەسەر گەندەڵی لەسەر هەڵدانەوەی دۆسیەی گەندەڵکاران و کاریگەریمان هەبووە لەسەر ڕای گشتی ئەوەی کە ڕێ لە ئێمە دەگرێنە چینە هەولێر ڕەنگە کاردانەوەی ئەوە بێ وابێ خۆیان وەڵام دەنەوە بۆ ئەمەیان کرد پیان نەوتوین بەس پیانە فەرمانی سەر و خۆڕی هەواڵی سلێمانی سایت سێنێنەوە ئایا پێتان وان نییە پێتان وایە ئەم ڕووداوی دوێنێ شەو زەنگێکی مەترسیدار بێ بۆ دوو ئیدارەی لە کاتێکدا بەڕێسان باسان و بانگەشانە کرد کە بۆ هێوەتکردنی ئایا پەیوەندی نییە بۆ کۆبوونەوەی ئەمڕۆتان لە قونسڵێتی فەڕەنسا کۆبوونەوە نەبووە بۆ کارێکی ئاسایی ڕۆتینی بووە کە چوونمان بۆ ئەوێ بەڵام ومێد ناکەین پەیوەندی بە لەتبوونی هەرێمەوە بێ بەڵام دوو ئیدارەی هەرێمی کوردستان واقعەکە و دیاریکراوە و ئەوە نەتیجەکەیەتی کە ئێمە ومێدمان بەڵێ بەڕێزانەوەی بینیتان کنگرەیشی ڕۆژنامەنووسی هەردوو پەرلەمانتاری کوردستان سۆران عومەر و عەلی حەمە ساڵح بوو کە باسییان لەو ڕووداوی شەوی ڕابردوو کرد کە لە بازگەی پردێک لەلایەن هێزەکانی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕێگریان لێکراوە لەوەی کە بچنە شاری هەولێری پایتەخت و دوای